و لە ئەکایندەیەکی نزیک تا بەدی دەهێنین. هەروەها لە داهاتوودا پلانێکی پتە و دادەنێن بۆی زوو بە زوو جێبەجێکەینەوە پلانە بۆ لە ناوبردننی داعش. وەروەها هەروەها سیقەمان بە خۆمانە کە بتوانین داعش بە کاتێکی نزیک لە ناو بەرین و داعش لەو شوێنانەوە دەربنین کە ئێستا بەدەستیانەوەیە. هەروەها داعش تا ئێستاش ترسیان هەیە ئەگەر بێتیش و لەو شوێنانە دەریان بکەین، بەڵام هەر دەتوانن دەستی خۆیان بۆشێن و وەکاری تونندڕەوی جێبەجێ بکەن. لە زیاتر لە 100 شوێنەوە خەڵکی پەیوەندی بە داعشەوە کردەوە، بۆیە کارێکی ئاسان نییە و بە زووی لە ناو ببرێن و